بەبەرزکردنەوەی تێکۆشان پەیمانی سەدەت تێک دەشکێنین کوردستان ئازاد دەکەین. جەژنی بوژانەوە و ژیانەوە، جەژنی ئازادی و نوێبوونەوە، جەژنی سەرکەوتنی حەق بەسەر ناحەقدا، جەژنی سەرکەوتنی ئاهورە مازدا بەسەر ئەهریمەندا. لە ڕێبەری گەلان، لە ڕێبەری ئازادی، لە ڕێبەر ئاپۆ پیرۆز دەکەین. جەژنی سەری ساڵی نوێی کوردی لە کوڕان و کچانی کوردەواری، لە گەریلاکانی سەرچیا، لە شۆڕژگێڕانی ڕێی ئازادی کە بە عەشقەوە لە لووتکە بڵندەکانی کوردستاندا گیانیان خستۆتە سەر لەپی دەستیان و لە بەرامبەر هۆڤیترین دوشمنی سەردەمدا بە خوێنی گەشی خۆیان داستانی میتۆلۆجی دەنووسنەوە. هاوکات لە ناو بەستەڵەکەکانی ژیاندا، لە ناو دۆگما و تابۆکانی سیستمە دەستپۆتەکاندا ژیانێکی ئازاد، ئەتیک و ئیستاتیک دەخولقێنن. بەو ڕۆح و جۆش و خرۆشەوە جەژنی نەورۆزی 2723 کوردی لە تەواوی گەلی کورد و گەلانی زاگرۆس پیرۆز دەکەین. یەکگرتووی لە پێشدا، یەکگرتووی هونەرمەندان بیرۆکەیان سەبارەت بە هونەر ڕاستەقینە ئەمڕۆکە زۆر گرینگە، بەخصوص لەم خەباتێکە ئێستا خەدەکە ژن سەرکردایەتی دەکات لە ڕۆژەلات لە باکوور لە ڕۆژاوە. ئەم خەباتە بەڵکو لە باشووریش سەر هەڵدا، ئەمە زۆر زۆر گرنگە کە چوار پارچە بتوانێت ئەم خەباتە ژن سەری هەڵدا بێگومان سەرکەوتوو دەبین. جا ئەگەر ئەم خەباتە بەدەست ژنی هونەرمەند بێ ئەدەی 100% زۆر سەرکەوتوو دەبێت. قەندیلی شۆنێکە نەتەنیا هەر ئیگێ کەسا، قەندیلی هەر چوار پارچەیە. وە خۆشحاڵم کە ئەمساڵ ئەمڕۆ هونانیە هونەرمەندێک لێرە بەشدارم و خەباتی هونەری
هونەری دەکەم ینی منی شەروەت من دائما کوتمە من لە ئەنگلیز حیزبێک نیم من هونەرمەندێکی ژنی سەر بەخۆم ژنێکی هون وەزیفەی خۆمەکە بێم لە قەندیل هاوار بکەم ژن ژیان نازی تۆسیە دەکەم کە هەموو ژنەکان ئەمیشە بکەن